خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامەیەم شەوتان پێشکەش دەکەین لەناوە و هەموو قەیران و جەنجاڵی و ئاڵۆزیانەی نیشتیماندا ڕۆسەی نیشتیمان پەروەری و نیشتیمانسازی بەرەو کوێ بیرمان ماوە بۆچی گوێمان لە قسە و کۆمنتی زۆر دژ بە نیشتیمان و نیشتیمان پەروەری دەبێ بۆچی کاتێک وازە نیشتیمان و نیشتیمانسازی و نیشتیمان پەروەری دەکەین بۆتە بابەتێکی زۆر پەراوێز و سادە و ساکار ئەو هەموو کێشانە دوژمنەکانمان بۆیان دروست کردوون یان خۆمان بۆچی نیشتیمانێکمان وەکووەڵێن لە بریەوەی بڵێن شەڵاڵی خوێن کردو شەڵاڵی ئەو هەموو قەیران و کێشەیە کردو ئەم بابەتە لەگەڵ بەڕێز فەراسەنگاوی نووسەر و ڕۆژنامەنووس گفتوگۆ دەکەین کاکە ڕاستلاوی زۆر سپاس بژین وەکەمیشە گفتوگویەکی نیشتیمانی و ڕاشکا و لەبارەی پرسەکانەکەی وەکوەوەی کە بەڕێزت لە ناو ینی وەک چاودێریەک وەک چاودێریکردنێک متابعەیەک بۆ پرسەکان تۆ خێرێمی کوردستان لە چ ئاستێک یان چۆن نەبینیش پێش هەموو شتێ پێویستە بیرمان نەچێکە سڵاو لە شەهیدان و کەسوکاریان و سڵاو بۆ بینەرانی بەڕێز من پێم وایە هەڵە نیم ئەگەر بڵێم لەوەتەی کورد هەیە ڕۆژگاری وەکو ئەم سەردەمە خراپی بەخۆیەوە نەدیوە ڕۆژگارێکە کە دوژمنەکان ئەوەندە سەرکەوتوو بوون کە خەڵک خۆی دژی نیشتیمان و نەتەوە و زمان و ناو و ناسنامەی خۆی بوەستێت ئەمەش دوولایەنە یەکییانەوەیە کە دوژمنانی کوردی یا وەکیل داگیرکەرەکان سەرکەوتوو بوون تا ڕادەیەکی زۆر بە بۆنەی بەکرێگیرا و کۆنەپەرست و دواکەوتوەکانی ناوخۆمانەوە و بە بۆنەی هەڵەی لادانی باشترین هێز کە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە لە هێڵەکەی خۆی لە بیر و باوەڕ و بۆچوون و پەروەردەکەی خۆی لایدا ئەمانە بوو بەهۆی ئەوەی کە ئێمڕۆ ئێمە تووشی خراپترین ڕۆژگار بین کە مرۆڤی کورد گاڵتە بە زمانی خۆی بکە گاڵتە بە خاکی خۆی بکە لە خاکەکەی خۆی هەڵبێ لە ئیجا بخنکێ سوکایەتی پێ بکرێت لە وڵاتانی دنیا ڕۆژگاری وا نەبووە مەسەلەن سەردەمی سەدام حوسێن و سەردەمی بەعز توانی بووی شاخ و کێوەکان لووتکە بەرزەکان داگیر بکە بەڵام نەیتوانی بوو ناخی ئینسانی کورد داگیر بکە نەیتوانی بوو ئێستا کە ناخی ئینسانی کورد تێک و پێکشکا و داگیر کراوە دیارە دوولایەنە لایەنێکی ناوخۆیە لایەنێکی دەرەوەیە کە من پێڵم دەرخۆ لە کاتی شەڕی ناوخۆڵێن شەڕی ناوخۆ من هەرم و شەڕی دەرخۆ چونکە شەڕێک کە ڕەگ و ڕیشە و پارەکانی و پلانەکەی لە دەرەوە بێ شەڕی ناوخۆنیەوە شەڕی دەرخۆیە بۆیە ئەو کەم و کورتیانەی کە ئێمڕۆ هەیە ئەوش دوو بەشە بەشێکی ناوەیە بەشێکی دەرەوەیە بۆیە ڕەنگە ئەگەر بڵێن نیشتیمان سازی ڕەنگە هەڵە بێ چکە ئێمە نیشتیمانمان هەیە بەڵام ئێمە دەوڵەتمان نییە ئەگەر دەوڵەت سازی چی بکەین بۆ دەوڵەت سازی بۆیە من لە تەمەنی خۆما و لەوەندەش کە مێژوم خوێندۆتەوە من ڕۆژگاری وان ناشرین و پڕ لە سوکایەتی بە ئینسانی کورد تەنانەت بە حیزبی کورد بە سەرکردەی کورد بە شەهیدی کورد بە پیرۆزیەکانی کورد بە پایەکانی نەتەوە وەکو زمان و نیشتی خاک و ئەوە نەمدیوە من شتیوان ئەوانەیان زۆر قستۆتە پەراوێزەوە بەڵێ وانە زۆر ئەزانی بۆ چونکە بەڕاستی خۆی حیزب و حکوومەت بەرپرسیاری گەورەیە لەو مەسەلەیە نەک من و تۆ ئێمە نەهاتوین بڵێن ڕێبەری کوردین و سەرۆکی کوردین و حیزبی کوردین و حکوومەتی کوردین ئێمەوامان نەوتووە ڕووناکبیرانی ژوایان نەوتو ئەوانەی کە بە ڕەسمی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنن ئەو دوولایەنە تاوانبارن لە ناشرینکردنی کورد و کوردستان من حەزەکەم شتێک بە بینەرانی بەڕێز بڵێم من ئامانج و مەبەست و بیر و کارم تەنها بەرژەوەندی گشتی و ئامانجە پیرۆزەکانە سێ ئامانجە پیرۆزەکە ئیتر ئامانج و مەبەستی من نەکاکە نەکێکە کێکەکە و کاکەکە بۆ ئەوان بەڵام بەرژەوەندی گشتی چارەنووسی ئەم نیشتیمان و خاک و وڵاتە ئەمە لای من گرنگە باش کا فەرادەوە دەسەڵات دیارە حزبەکانی پێکێنەری حکوومەت دیارن مەسەلەن کەم و کورتەکانیان دیارە ڕۆژانە وڵاتیان ڕخنە و گلەیی و لە بەرنامەکانە باسەکەن مەسەلەن بەڵام ئۆپۆزیسیۆن بوو باشە من ماوەیەکی زۆرە باسی ئەوەم کردوتم ئێمە توانیمان بە 60 ساڵ
دەسەڵات بناسین بەڵێ زۆری پێچوو بەڵێ زۆری پێچوو تا زانیمان دەسەڵاتێکی زۆر دواکەوتووە خێڵەکیە بێ ئاگایە خەریکی خۆیەتی بازاڕی کۆنتترۆل کردووە ئاخر کاکە من شتێکی بچووک بە تۆڵم با هەموو سەرکردەی هەموو حیزبەکان بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە زۆر باش تێ بگەن باوکی ئابووری سەرمایهداری ئادام سمیس ئەڵێ یەک ڕستەی وتووە چوار وشەیە لێگەڕێ با کار بکەین لێگەڕێ با کار بکەین بەڵام مانای زۆرە ئەمە مانای زۆرە یەکێک لە پاشاکانی کۆنی ئەوروپا لە سەدەکانی ناوەڕاستە نردی بە شوێن دەوڵەمەنەکانە وتی کاکە چی بکەم بۆ ئەوەی وەزعی ئابووری وڵات چاک بێچکە وەزعی ئابووری وڵات زۆر خراپە بازار زۆر خراپە چیتان بۆ بکەم ئێوە بیڵێن تا من بۆتان بکەم وتیان وڵا قوربان یەک شتمان بۆ بکە وتی چییە؟ وتی تۆ وازمان لێ بێنە واز لە بازار بێنە چونکە ئەگەر حیزب و حکومەت دەستی خستە بازار تەواو ئابووری وێرانە بێ وتیان تۆ بەس وازمان لێ بێنە هیچمان بۆ مەکە جا لەبەرەوە ئەگەر کەسێکەوێ بازار چاکات دەبێ واز لە بازار بێنێ بازار بە شێوەی سروشتی خۆی نمونەیەکی زۆر بچووکت بۆ بێنمەوە ئەمڕۆ لە کوردستان لە سەرکردەکانەوە هەتا خوارەوە تا شوانێک تا چۆلەکەیەک لەو دەشتا تا بزنەکێویەک لەو دەشتە دادوبێداد دێتی لەبەر بێ ئاوی شارەکان دێکان ماڵەکان ئەڵێن ناومان نییە کارەبامان نییە دێ ناچێتەوە بۆ شوێنی خۆی هزار گلەی هەیە باشە معقولە بەنداوی باسەڕا 25 کیلۆمەتر لە بازیانەوە دوورە 25 کیلۆمەتر لە بازیانەوە دوورە بەنداوی باسەڕە پێویستی بە بەنداوێکە کە درێژەکەی 100 متر نابێ پانیەکەی 50 متر نابێ بەرزیەکەی 100 متر نابێ ینی لە بازیانەوە 5 کارگەی چیمەنتۆ هەموو ڕۆژێت چیمەنتۆی 20 بەنداوی وە بەرهەمە هێنن کەس نازانێت چی لێ دێ بۆ نایکەنە بەنداوێک لە باسەڕا ئاوی سلێمانی کارەبای سلێمانی هی گەرمیان ئاوی چەمچەماڵەتوانی بۆریەکیان بۆ ڕاکێشی کورتترین ڕێگەیە ئێتۆ ئەمە ناکەی من چۆن پێت بڵێم چاک باشە بابینە سەر ئۆپۆزیسیۆن من 5 ساڵیشە بێ وتومە ئێمە توانیمان بە 70 ساڵ دەسەڵات بناسین تەواو ناسیمان ئەمەش هەموو شتێکە بەس دەسەڵات نییە هەموو شتێکە بەس حکوومەت نییە باشە ئێستا ئێمە 70 ساڵی ترمان پێویستە بۆی ئۆپۆزیسیۆن بناسین آخر باشە ئۆپۆزیسیۆن تۆ پێویستە 100% پێچەوانەی کار و ڕەوشتە خراپەکانی دەسەڵات بیت ئەمە ئۆپۆزیسیۆنی ڕاستیە ئۆپۆزیسیۆن وەکو کەسێک وەکو گروپێک وەکو حیزبێک وەکو لیستێک پێویستە ئۆپۆزیسیۆن 100% پێچەوانەی کارە خراپەکانی دەسەڵات بێ دەی قوربان تۆچی لە تاران و ئەنقەرە ئیجازە وەرەگری بۆی لیست دروستکەی تۆچی لە تاران و ئەنقەرە ئیجازە وەرەگری بۆی حیزب دروستکەی تۆچی پارێخ یارمەتی لە دوژمنەکانی کورد وەرەگری بۆی حیزب و لیست دروستکەی بۆی ببی بە ئۆپۆزیسیۆن من چ دڵێکم پێت خۆش بێ باشە تۆ ئۆپۆزیسیۆنی ئەوە زانیمان دەسەڵات لە 70 ساڵ سیاسەتکردن بە چاک و بە خراپەوە بووە بە چەتە بووە بە دز بووە بە دەوڵەمەند تۆ ئۆپۆزیسیۆنی بەچی بووی بە دەوڵەمەند ئۆپۆزیسیۆن چۆنە بێت دەوڵەمەند بێ بەڕاستی ئۆپۆزیسیۆن ئەبێ پارەی کرێی خانووی مەقەڕەکەشی پێ پەیدا نەبێ ئەبێ پارەی ئەی چوارەکە و قەڵەمەکەشی نەبێت چکە ئۆپۆزیسیۆن پارەی لەکوێ بوو تێم گەێنە ئێستا زانیمان دەسەڵات پارەی ئەم نیشتیمانە ئابا بەس پێم بڵێ پارەی ئۆپۆزیسیۆن لەکوێیە یعنی ئێستا ئەم لە دوێنێەوە لە شێوی ڕابردووە باسی دەستگیرکردنی شاسوار عەبدولواحید دەکرێت کە سەرۆکی ڕەوتی نەوەی نوێیە بەڕاستیان ئێستا خاوەنی پارک و بینایە و مقاولات و کۆمەڵێک شتە ئێستا بەشێک لەو خەڵکانە لە دوێنێەوە لەمڕۆوە کە داوای لەسەر تۆمارەکەن خاوەن پشک بوون ئەڵێن هەڵخەڵەتێنراوین ینی ئەمە چی دروستەکە یان بۆ چوونت لەسەر دەستگیرکردنی شاسوار عەبدولواحید چێ کافرە من پێم باشە من مەبەستم ینی وەکوتم بەرژەوەندی گشتیە شخص و کەس و لایەنێک نییە لای من نەکاک نەکێک کاکی من هەر کەسێ ئۆپۆزیسیۆنێکی تەندروست بوو ئەبێ بیخینە سەر چاومان ئەو ئۆپۆزیسیۆنە نەدزی لەسەر بێ نەکوشتاری لەسەر بێ نەجاسوسی لەسەر بێ نەکاری ژێربەژێری لەسەر بێ ئەو ئۆپۆزیسیۆنە لەسەر چاومان خزمەتی شەکەین من ئێستا لێرەوە پێ دەڵم ئەگەر شاسوار ئەو شتانەی نەبوایە کە هەمووی هەیە خۆم پشتیوانی مەکرد بەڵام تۆ کاتی هەزار عیبت هەیە بە ناوی چیەوە تۆبی بە ئۆپۆزیسیۆن بە ناوی چیەوە ئەوە کڵاوکردنە سەر میلەتە
ئومێدکردنی خەڵک ئەوە لە کارەکەی دەسەڵات خراپترە چکە دەسەڵات دەڵێ من دەسەڵاتم تۆ ئەڵێ میلەت ئەمە دەسەڵاتێکی زۆر خراپە من لەم باشترە ئەبم و من لەم پاکترە بم لەبەرەوە تاوانی ئۆپۆزیسیۆن گەورەترە لە تاوانی دەسەڵات بەلای منەوە نەک ئەو کابرایە هەرچی ئۆپۆزیسیۆنی تراگەر ساختە بوو هەمووی بگرن ئۆپۆزیسیۆنی ساختەمان بۆ چییە ئەگەر بەڵگەتان هەیە ئۆپۆزیسیۆنێک ساختەیە دەسەڵات جۆ بگرە ئەگەر بەڵگەت هەیە ئۆپۆزیسیۆنێک ساختەیە نایگری تۆ تاوانباری تۆ قوبڵت کردو کۆمەڵی خەڵک بێن ینی ئیستا خەڵکانێکن بۆ نمونە با بڵین نیشتیمان فرۆشن باشە خەڵکانێکن نیشتیمان فرۆشن گەل فرۆشن دین فرۆشن بیر و باوەڕ فرۆشن ئەمانە بۆ هەبن یعنی ئەمە بۆ ئۆپۆزیسیۆن بێ ئۆپۆزیسیۆن چۆن بەشتیوە لەکوێی دنیا هەیە ئۆپۆزیسیۆن خراپتر بێ لە دەسەڵات لە ڕووی نسبی و نسبیەوە لە ڕووی نسبیەوە ئەوەی لێ دەرکەین مەسلەی ڕێژە ئۆپۆزیسیۆن خراپترە لە دەسەڵات ڕاستە دەسەڵات پارەی زۆرتر بردووە زۆڵمی زۆرتر کردووە بەڵام لە ڕووی نسبیەتەکەی لێ دەرکەی ئۆپۆزیسیۆن خراپترە خۆ ئێستا خەڵک سەری لێ شێواوە مەسەلەن ئۆپۆزیسیۆن کارێکی کردووە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن کاریشیان کردووە خەڵک لە داخە دەنگەدا نەک لە هەڵبژاردن ینی هەڵبژاردن نییە مەسەلەن ئەمە فەرهاد پیاوێکی پاکە دڵسۆزە ڕێک و پێکە عاقڵە یا پیاوێکی خاین و خۆفرۆش و خراپە ئەگەر ڕقی لە تۆ بوو لە داخی تۆ من هەڵبژێرێ ئێمە هەڵبژاردن نییە ئەسڵەن هەڵبژاردننی وا حەقنی هەر بکرێ هەڵبژاردن بەم پێودانە بەم هەلومەرجە بۆ بەرکاردانەوەی چی ڕقاوی یعنی بۆ تۆ لە ڕقی من دەنگ بدەی بەو کاکە لەسەر باشی و خراپی دەنگ بدە بەو نەک لەسەرەوە بەڕای من خەڵک دەنگ نەدا بە خەڵکی خراپ بە لیستی خراپ بە حیزبی خراپ هەر دەنگمەدە دەنگمەدە باشترە ویژدانەدا سوودێ ئەڵێ من دەنگ نادەم بە پیاوی خراپ ینی ئەوان ئەوەندەی تر ڕێگاکەیان بۆ ئەوانەی کە لە ناو دەسەڵاتیانەوێ بەرەو خراپی بنکاری خراپ بکەن خۆ دەوڵەمەندگرکرد ئۆپۆزیسیۆن ڕێگاکەی بۆ خۆشتر کردویان ڕێگری لێ کردیکە من ئۆپۆزیسیۆن باز ناکەم وەکو تاک بڵێ چونکە لە دەسەڵاتیش ئینسانی چاک هەیە وەکو تاک لە ئۆپۆزیسیۆنیش ئینسانی چاک هەیە وەکو تاک من باسی گروپەکەکەم من دەسەڵاتێک ئۆپۆزیسیۆنێک کە پاک و خاوێن نەبێ زۆر تاوانبارە و تاوانی گەورەترە لە دەسەڵات لە لای من وایە بۆیە ئۆپۆزیسیۆنێک ڕەگ و ڕیشەی لە وڵاتانی تر و لە قەتەر ئیشی چیە حیزب بۆ ئێمە دروستەکە ئێران ئیشی چی بێ حیزب بۆ ئێمە دروست بکە تورکیا ئەوە کەی کاری ئەوەیە ئەسڵەن ئەوە تاوانە ئەوە تاوانە ئێستا بۆ نمونە لە ئێرانە دەبا ئیخوان موسلیمین بچێ لە ئێرانە حیزب دروستکە بزانە هەڵی ناواسن بۆ دوو بەیانی باشە بۆچی بێن لای ئێمە حیزب دروستکەن باشە تورکیا بۆ بێ لای ئێمە حیزب دروستکە باشە تورکیا بۆ بێ لە یارمەتی کۆمەڵی گروپ بدا لە هەولێر و لە کەرکک لە کاتێکا سوور تورکیا زانێ ئەوانە کوردیشن یارمەتیانەدا لە کاتێکا ئەشدانێک کە کوردن باشە ئێران بۆ نمونە ئێران شیعەیە بۆچی یارمەتی سونەی کوردەدا ئێران شیعەیە بۆچی یارمەتی مەسیحیەکانی ئەرمینیا ئەدا لە دژی شیعەکانی ئازەربەیجان کە هەردوو لاشەش ئەمە سیاسەتە کاکە نابێ حیزبی کوردی دەسەڵاتی کوردی ئۆپۆزیسیۆنی کوردی سیاست لەگەڵ میلەتی کورد بکەن ئەبێ لەگەڵ لەرێمی کوردستانی شای هەستەکە لە ناو ئۆپۆزیسیۆنەوە هەبێ لە هەموو شوێنێک ئەمە هەیە ئەزهەر و قەتەر و تورکیا و ئێران لە کوردستان حیزب و ئۆپۆزیسیۆن دروستەکەن هەر چۆنێ بێ من ناڵێم یەکێتی و پارتی باشن هەرگیز دەمەوەتیان گەیشتن بڵێ هەر چۆنێ بێ یەکێتی و پارتی لە دامەزراندنیانە کوردی بوون خۆماڵی بوون نیشتیمانی بوون بەڵام ئەمە هێشتا دروست نەبوو خۆماڵی نییە هێشتا دروست نەبوو لە دەرەوە دروست دەکرێ باشە ئەمە دیفاع نییە لە دەسەڵات و لە یەکێتی و پارتی ئێستا پارتی بە دەرەجەی یەک یەکێتیش بە دەرەجەی دوو تاخوا حەزکە خراپن بەڵام خۆ هەریز نەبێ ڕۆژە لە ڕۆژان پاک بوون بەس تۆ لە سفرەوە دەست پێەکەی منە ڕۆژە برادێ باسی کرد وتم ئۆپۆزیسیۆنێک لە پارە سیاست پارەوە دەست پێ بکە زۆر خەتەرە لە ئەومان هەیە پارە سیاست پارە یعنی لە پارەوە دەست پێەکە کە بەنار شەرعی پەیدای کردووە بۆ پەیداکردنی ئەچێ بۆ سیاست لە سیاسەتیشەوە بە بۆنەی سیاست و پارە پەیدا بکە آخر یان بەڕێز کاک فەرهاد مەسەلەن بە شخص بە کەسیکردنی کێشەکان مەسەلەن سەر جەناب جوان فەرمووتت لە ناو ئۆپۆزیسیۆنیش خەڵکی زۆر باشە ناو دەسەڵاتیش خەڵکی باشێ وەکو تاک بەڵام ئەو دێ ڕێک پەلاماریەوە دا مەسەلەن دوێنێ ئەو کاک شاسوارە دەستگیر کراوەڵێ لە ئەستۆی
سەرۆشیشێتیە هاتووە مەسەلەن جنێوە دەن ینی وا ئەکەن کە هیچ بەهایە کە ئۆپۆزیسیۆن ئەبێ احترامی یاسا بگرێ ئەگەر دەسەڵاتیش نەیگرتووە ئەبێ ئەو احترامی بگرێ هاتووە جنێوەدا مەسەلەن ئەمە بەڕاستی چی ناوێ من پێم وایە و ئاگداریشم شاسوار کەیسی زۆر لەسرە فیلی زۆر لەسرە ئەزانم ئێستا خەڵک دەتوانێت ئەگەر بێتاوانە دادگاییەکی دادپەروەری بکەن دادگایەکی دادپەروەرە گەریچی لەسەر نییە پارەی کەسی لا نیە زوڵمی لە کەس نەکردووە ماڵی کەسی نەخواردووە دادگایەکی دادپەروەری بکەن ینی من پێم خۆش نییە هیچ کەسێک غەدری لێ بکرێت ئەوە خەڵک ئەگەر پارەی لایەتی کارمەندەکانێتی بەشەکانە حکوومەتە کێ بەس من گوێم لە قسەی ئەو کوڕە بووە زۆر ئیستیفزازی قساکە زۆر ئیستیهزایی و ئیستیفزازی قساکە دوایی چۆنە بێ ئۆپۆزیسیۆن و سەرکردە جنێو بدا حتا هی دەسەڵات هی هەتا ڕۆشنبیرێک ناکرێت جنێ و سوکایەتی و شتی وا بدا ئیستا من زۆر جار تووڕابم خەریکا گەمە جنێودان بەڵام خۆمەگرم بەڕاستی چونکە جاری وا هەیە جنێ و یعنی ئەوەنە زەختت لێ ئەەکەن ینی ئەوەنە عەزێتە دەن ئاگات لە خۆت نابێ ئیسا ئەو کوڕی کە لە بەنزیرخانەکە لە هەولێر ئەوەی کردووە بێگومانە و تاوانبارە چکە سێ کەسی کوشتووە ئەو جەریمەیە و تاوانە و نابێ و تاوانە بکرایە ئەکرا بیدایە لە قاچ و قولی ئەکرا بیدایە لە شکاتی لێ بکردایە ئەکرا ئەوانەیە ئەکرا بەڵام ئەم کوڕە گەیشتۆتە تینی هەستی بە ئیهانە و سوکایەتێکی زۆر کرد تاوانی کرد لەبەرەوە هەر کەسێک ئەگەر تۆ سوکایەتی پێ بکەی ئەگەر عەزێتی بدەی لەوانەیە تۆ تووشی تاوانباری بکەیت تووشی تاوانباری بکەیت بەڕای من پێویستە دادگا لەسەر ئەو کوڕە ئەو کەیسی ئەو کوڕێ و بەنزیرخانەیە پێویستە دادگا لەوە بکۆڵێتەوە باشە بۆم خەڵکە وای لێ دێ خەڵک بکوژێ نەگەر ئەو کەیسە کۆی کەیسەکان ینی من لە دیوێکی ترەوە بینم ئەو کوڕە بێتاوانە لە دیوێکی ترەوە ینی چەند دیوێکی هەیە لەوانەیە من و تۆش ئەگەر دار بکەن بە سکمانە و سوکایەتیمان پێ بکەن هەندی هەڵسوکەوت بکەن خۆمان نەزانین ئەنجامەکەی چییە فەرقیە لەگەڵ کاتی ئاساییە بەڵام فەرقیە بە بەرنامە بێ جنێو بدەی بە بەرنامە بێنی ناکرێت قسە هەرە هادی ئەکانت جنێو بێ من پێم وایە سەیریکە نەتەوەی کورد لە ڕۆژگارێکی زۆر ناخۆش و ناشرین هەر لە باشووریان لە باشوور پیسترین شوێنی کوردستانی گەورەیە ئەم باشوورە ئێستا بووە بە پێگەیەک بۆ لێدانی هەر سێ پارچەکەی تری کوردستان ڕاستە هێز هەیە مەسەلەن من زۆر جارەواڵێ مەڵێ من ڕەخنە و گلەیم لەسەر یەکێتی زۆرە بەڵام لەسەر ئاستی نیشتیمانی و نەتەوەی لە هەمووان ئیشی باشترەکان لە هەمووان بەڵام بەگشتی تۆ سەیری باشوورکەی بۆ بە پێگەیەک بۆ لێدانی هەر سێ پارچەکەی کوردستان بۆ بە ساردکردنەوەی هەر سێ پارچەکەی کوردستان بۆ بە بێهیواکردنی هەر سێ پارچەکەی تری کوردستان جگە لەوەی یەکێتی ئیشی نیشتیمانی باشی هەیە لە مەجای لەو ئاستەیە ئیشی باشی هەیە بەڵام هیچ کاتێک کورد ئەوەندە ڕەزیل و ئەوەندە ڕووخاو و ئەوەندە بێکەس نەبووە هیچ کاتێک وەگەستا ئەگەر مام جەلال و کاک نەوشیروان بمانایە ئەمانە ڕووی نادا نە ڕوبعە موچە و چارەکە موچە و نان بڕین نە ڕیفرەندۆم نە ئەوانە هیچی ڕووی نادا بەڵامی تروای لە هات مام جەلال و کاک نەوشیروان لە کاتێکی زۆر خراپە تووشی پیری و نەخۆشی بوون کە ئەوە زەرەرێکی گەورە بوو بۆ کورد من خۆم کە تووڕابم هەموو قسەیەکەکەم بەڵام لە ڕاستیە ئەوە مەوزوعیەن ئەمە ڕاستە ئەمە زۆر ڕاستە بەداخەوە لە هەلومەرجێکی زۆر خراپین و مەسلەی ئەمنی قەومی و مەسلەی نەتەوەسازی ڕەنگە 100 سیمیناریش تەواوی نەکا چونکە لە جگەرەیەکەوە بۆ بەردێک پەیوەندی بە نیشتیمانسازی و نەتەوەسازی هەیە یعنی ئەم ئابووری ئەم وڵاتە چۆنە ئابووری زۆر گرنگە مەسەلەن سەرخان و ژێرخانی ئەم وڵاتە چی لێ هاتووە کابرایەک دێڵێ ڕەقیبی کورد نییە و کابرایەک دێڵێ نەورۆزی کورد نییە و کابرایەک دێڵێ یەزیدی کورد نییە و کابرایەک دێڵێ لۆر کورد نییە تۆ ئاگاداری کاک فەرهاد ئێستا مەسەلەن حەملەیەشی گەورە هەیە ینی بە مێدیا بە چوونە پاڵیان مەسەلەن بە هەڵخەڵەتاندن بێ بە هەر شێوازێک بێ بە ئیغراکردن بێڵێن ئێز دەکان ئێوە داوای هەرێمی سەربەخۆ بکەن خۆ ئێوە کورد نین بەڵام بڵێن ئێمە کورد نین ئێستا لە ناو سوۆشال میدیا لە ناو هەندێک شوێنە بە عشکرایڵێن ئەوە ئێمە ئێزدین ئێمە کورد ئەوە بیانۆکەی چییە مەسەلەن تۆ سەیریکە تۆ هەمیشە بگەڕێ بۆ هۆکارەکان چونکە هیچ شتێک یەک سەبەبی نییە هەموو شتێک چەندین سەبەبی هەیە تێگەی پندێکی ئەوروپی هێڵێ هەر شتێک لە چەندی وێکەوە بینرێ کێ وای لە یەزدی بە سەزمان کردووە کە بڵێ من کورد نیم
یەزدی لە من کورتترە لە تۆ کورتترە بەڵێ دوعای یەزدیەکان دوعای نوێژی یەزدیەکان ئەڵێ خوایە لولەی تۆپەکان بکەیتە تورکستان لای دەی لە کوردستان کتێبەکەیان بە کوردی نووسراوە کۆنترین بەشی دینی خۆری میترایی کوردین کە لە سۆمەرەوە هاتووە تا ئێستا ئەو کەڵچەرە ئەو زمانە ئەو نەتەوەیان واز لێنێناوە بەڵام تۆ یەزدی بەسە زمان 73 ئەنفالیان بەسەر هاتووە لە ڕابردووە ئەمە 74 بووە 75 بوو تۆ بێ هەموو ناوچەکە چۆڵکەی پاشەکشە بکەی پێی نەڵێ هەر پێی بڵێ کاکە من گوشارێکی زۆرم لەسرە وەکو هێزی چەکداری ناکوردی لە شنگار بڵێ من ئەکشێمەوە تۆ باوانیش بڵێ بکشێنەوە تۆ ئەکشەیتەوە ئەو جێ دەڵی بۆ گورگان خواردەوە بە بەرنمەیە ئەوە بە بەرنامە کرا بۆ ئەوانە وێران بکرێن ئەمە ئەوان وایان لە هێزیدیەکان کردووە کە بڵێن ئێمە کورد نین ئەوان وایان لە بەڵام لە 2000 ئەمە زەربە لە قەزەی کوردیەدا چۆن نایدا کاکە هەولێر و سلێمانی کەرکووک و هەولێر و سلێمانی و دهۆک یەزدی و مسلمان کاکەیی و هەقا بەرزنجی و نەخشبەندی لادێ و شار چەمچەماڵ و نازانم هەمووی بۆ بە دوژمنی یەکتر ئەمە چۆن حکوومەتێکە باسی ئەو ئەمنی قومی چووەکە باسی ئەومی قومی پاکستان بکە باشترە لە کوردستان ئەم حکوومەتە بە بەرنامە کاکە من پارێزگاری پێشووی سلێمانی گوێم لێ بوو ئەگەر هەڵە نەبم وتی 17 جار یعنی بە کوردی مڕۆڵێن حەفدە خۆی کوردی هەفتەیە 17 جار ئێمە کتابمان کردووە بۆ ڕژێمی بەرزانی من خۆمڵم ڕژێمی بەرزانی لە هەولێر بۆ کێشەی ئەو جوابیان نەداوێنێتەوە باشە پارێزگارێک 17 جار داوا بکە لە حکوومەتەکەی گوایە خۆی جوابی نەداتەوە مە بۆ حکوومەتی سلێمانی و کوردستانە ئەمە بۆ یعنی کێشە لە نێوان شارەکانیش دروست کراوە ئەو بەمە بەستە یان کۆنتڕۆڵیان پێناکرد دەستیان بەسەر بەمە بەستە حیزب هەمووی ڕقیلەیەەکە خێڵ هەمووی ڕقیلەیەەکە ناوچە هەمووی ڕقیلەیەەکە شار هەمووی ڕقیلەیەەکە کورە براو برا ڕەخان لەیەکە ئەوەنێ خەڵک یەکترە کوژە برای برا کوژێ تەواو باشە ئەمە بۆ هەرێمی ئێمەیە ئەمە بۆ حکوومەتی ئەمەیە ئەمە بۆ پەرلەمانی ڕاستی ئەمە لە ناخی کوردایە ئەمە ئەساڵەتی کووردە ئەمە بۆ نانە کورد نەتەوەیەکی زۆر شەریفە نەتەوەیەکی زۆر بەڕێزە نەتەوەیەکی زۆر ئینسانیە کورد نەتەوەیەکی زۆر متەمەدینە نمونەیەکیشت بۆ بێنمە لەسەرەمە سوپای عێراقی هەتا کاتی ڕوخانی سەدام حوسێن و ئەنفال چیان بە میلەتی کورد کرد بە میلیۆنیان لە کورد کوشت و بریندار کرد لە ڕاپەڕینی نەوەتویەکە یەک سەربازی عێراقی بە بەرنامە یەک سەرباز نەکوژرا هەمویان بردنە ماڵنانیان پێدان وتیان بڕۆنە بۆ ماڵی خۆتان آخر کورد میلەتێکی متەمەدینە ئێستش لە بەغا ڕەنگە لە مەکتەبەکانە خەڵ نەوێرە بچێ کچان بچن بۆ مەکتەب ڕەنگە تووشی کێشەی زۆر بن لە بەغدا لە کاتی کێشەکانە زەلامێنە کوڵان لە منجەڵا بەڵام ئەمە لە کوردستان نەبووە کورد میلەتێکی متەمەدینە کورد میلەتێکی شارستانیە بەڵام لە ڕاپەڕینەوە کاری لەسەر کرا بە بەرنامە من حەزەکەم شتێ بڵێم یەکێتی پێی خۆشە پێی ناخۆشە کەیفی خۆیەتی حەزەکەم شتێکی زۆر ڕاست و دروست بڵێم ئەگەر یەکێتی تێبگا زۆری پێخۆشە بێ لە ڕاپەڕینا کە یەکێتی لەگەڵ میلەتە ڕاپەڕینی کرد بە ناوی بەرەی کوردستانی و یەکێتی بەرنامە و پلان و نەخشە و هەموو جێبەجێ کرد کە خۆم ئاگادارم و تیای بووم یەکێتی ڕێبەر و پێشڕەوی خەڵک بوو ئەم ڕێبەر و پێشڕەوە زۆر ڕێک و پێک بوو تا 2005 وەکیل داگیرکەرەکانی کوردستان سەیریان کرد ئەبێ میلەتی کورد تێک بشکێ چونکە سەرکەوتنی گەورەی بەدەستێناوە تا حەمرین لە ژێردەستی میلەتی کوردایە بۆ ئەوەی میلەتی کورد تێک بشکێنین ئەبێ چی بکەین ئەبێ ڕێبەرەکەی تێک بشکێنین کە یەکێتیە ڕێبەرەکەی خۆی و ئەو هەوڵانەی دوژمن ڕێبەرەکە هەڵەی ڕێبەرەکە خۆی بوو بەهۆی تێکشکانی پێشڕەوەکە کە پێشڕەوەکە تێکشکا ئاسانە ئیستی هەموو ڕۆژێ پەلاماری بدەی یەکێتی ئیستا ئەگەرێوێ هەستێتەوە ئەگەرێوێ ڕیفۆرم بکە ئەوە زۆر باشە زۆر باشە ئەتوانێ بیکە ئەگەرێوێ ئەگەرێوێ زۆر باشە خەڵکی زۆر پاک و عاقڵەیە خەڵکی زۆر دڵسۆز هەیە باوانە بڵێ کاکە چی بکەین بۆ نمونە مستەشار یەکێتیار مستەشاری ڕەنگە 5,000 بداتێ من مستەشاری عاقڵت بۆ دێنم برادری خۆ ماڵێ کاکە من 5,000 شەدەم بە 5 میلیۆنی شەدەم بە یەکێتی بەس گوێ لە قسەی باش بگرێ یەکێتی گوێ لە قسەی باش ناگرێ
گوێ لە خەڵکی باش ناگرێ گوێ لە دڵسۆزەکانی ناگرێ گوێ لە عاقڵەکانی ناگرێ کاکە خۆتۆ بەوە نییە چەکت هەبێت و پارەت هەبێت و بازاڕت بەدەستەوە بێ ئیتر تۆ مهمی ئەوە ڕووخانە ئەوە وێرانبوونە یەکەم بینا لە بیر و باوەڕەوە دەست پێکە بیر و باوەڕ بیر و باوەڕە چی بیر و باوەڕ هەبوو بیر و باوەڕ نەماوە بیر و باوەڕ چەک ئاراستاکە بیر و باوەڕ پارە ئاراستاکە بیر و باوەڕ هێز ئاراستاکە بیر و باوەڕ قائید و سەرکردە و حزب ئاراستا ئەکا کە بیر و باوەڕ نەما وەکو تەزبەیەکە کە کشتەکەکەی دەزۆکەی ببچڕێ دەنکەکان نەرێکە بەلایەکە بیر و باوەڕ دەزۆکەیە کشتەکەکەیە کاکە چەک و پارە و ئەمانە زۆر باشە ڕاگەیاندن زۆر باشە بەڵام بەبێ بیر و باوەڕ سفرە بیر و باوەڕە نەبوو چەک ئەتکاتە مافیا پارە ئەتکاتە مافیا پارە و چەک زۆر خەتەرە بەبێ بیر و باوەڕ زۆر خەتەرە باشە کاکفرات بەسەرەن یەکێتی لە مەسلەی نەتەوەی هێشتا وەکو وتت هێشتا لە هەمووان لە پێشترە لە ئەو بیر و باوەڕە مەسەلەن بازیشی داوە بەڵام لەبارەی هەرێمی کوردستانەوە ڕەخنەی زۆرتون لە یەکێتی ئەگیرێت ئەزانی بۆ لەبەرەوەی هەرێم و حکوومەت و پەرلەمان و فیدراڵی یەکێتی دروستی کرد کاکە یەکێتی دروستی کرد من کاسێتەکەم لە لابوو نازانم کاک مەسعود لە دهۆ کۆبوونەوەی کردووە لە گەرمەی ئەوەی ئەوان یان حکمی ذاتی یەکێتیەوەی فیدراڵی ئەوانیان حکمی ذاتی یەکێتیەوەی فیدراڵی کاسێتەکە ماوە لای هەر کەسێکە تکایە پەیدایکە کاک مەسعود لە دهۆ کۆیان کردەوە و کاسێتیان کۆ کردەوە بەڵێ لە دهۆ کۆبوونەوەی کردووە ئەڵێ ئێمە حکمی ذاتیمان دەوێت خەڵک چەپڵە لێدا ئەڵێ چەکە قورسەکان تەسلیمەکەینەوە خەڵک چەپڵە لێدا ئەڵێ کەرکووک شاری برایەتیە لە ناو حکمی ذاتیان نابێت چەپڵە لێدەن 2 ساڵ یەکێتی ململانەی بوو لەگەڵ پارتی ئەو ئەیوت حکمی ذاتی یەکێتی فیدراڵی باشە یەکێتی فیدراڵی تۆ دادنا حکوومەت پەرلەمان تۆ دادنا هەڵبژاردننی یەکەمی ساڵی یەکەم ساڵ پێویست بوو یەکێتی حەق بوو یەکێتی 75 کورسی بێنێ بە زۆر بۆیان کردە 49 کورسی باشە ئەمە هەموو قەینا یەکێتی کێشەی ئەوەیە هەر ئەیوت قەینا کە با هەرێمەکە تێک نەچێ قەینا با کورد نەڵێن ناکۆکە قەینا با نەڵێن شەڕی ناو خۆیان ئەکەن قەینا با بە ئەم قەینایش حدودی هەیە قەیناکەی بێ حدود کرد سەیریکە یەکێتی تووشی کێشەیەکی گەورە بوو یەکێتی لە سەرتاوە کە بیر و باوەڕ دروستی کرد و پەروەردە دروستی کرد زۆر بەهێز بوو لەبەرەوەی پێچەوانەی پارتی بوو زۆر بەهێز بوو یەکێتی پشتی بەست بە کاریزما و توانا و ناوبانگی مامجەلال و کاگنەوشیروان باشە مامجەلال و کاگنەوشیروان ناوەکەیان هەیبەتەکەیان کاریزماکەیان زۆر گەورەیە زۆر خۆشەویستن زۆر گەورەیە خەڵک شەرمی لێکا کادر سەرکردە میلەت هەمووی ڕێزی لێگرێ و شەرمی لێکا بەڵام ئەمە هەڵەیە زانی بۆ پێویستە پەروەردە و بیر و باوەڕ بخرێتە پێش هەموو شتێکەوە چونکە کە مامجەلال و کاگنەوشیروان نەخۆش کەوتن و پەیچیان کەوت ئەو کاریزمایە ئەو هەیبەتە خۆ ئیتر لەگەڵ وەفاتی ئەوانە نامێنێ لەبەرەوە ئیستا پەکەکە لەگەڵ پەیەدا بیر و باوەڕ و پەروەردەیان لە پێش هەموو شتێکەوەیە تێگەی ئاپۆ پیاوێکی زۆر گەورەیە بەڕێز ئۆجەلان پیاوێکی زۆر گەورەیە سەرکردەیەکی زۆر گەورەیە بەس کاتێک ئەو کەوتە زیندار خۆ حیزبەکەی گەشەی کرد نەک لاواز بوو بۆ چونکە لە جیاتی یەک کەس بیر بکاتەوە 50 کەس بیرێ کردەوە لە جیاتی یەک کەس بڕیار بدا 50 کەس بڕیارێدا من پێم وایە لەگەڵەوەی کە بەڕێز ئۆجەلان پیاوێکی زۆر گەورەیە و سەرۆکێکی زۆر گەورەیە و پاچیشە و دڵسۆزیشە و سەر چاو ئەگەر هەر خۆی لە زیندان نەبووایە و هەر خۆی سەرۆکایەتی پەکەکەی بکردایە بڕوان ناکەم پەکەکەوەندە گەشەی بکردایە چونکە ئەو کاتە یەک کەس قیادەیە کرد یەک کەس بڕیارێدا یەک کەس بیرێ پێویستی بە ڕاوێژ و دەستە جەمعیە سەیریکە کاری ڕاوێژ و دەستە جەمعی چەند گرنگە بەڵام ئەو ئینشقاقەش لەماوەی لە 2009 کاک فەرهاد کاریگەریە بوو لەسەر ئەبێت هەموو کاکە تۆ ئیستا هەندێ برادەر و هەندێ بەڕێز لەسەر پرۆسەی ئاشتی قساکەنوەڵە ناوا و خراپە و چییە و چییە و چییە کاکە تۆ لەگەڵ چیا شەڕت کردووە تۆ 40-50 ساڵ لەگەڵ ناتۆ شەڕت کردووە پەکەکە 40 ساڵ شەڕی کرد لەگەڵ ناتۆ هەر بە ڕێزێکی تر حەزەکە 40 سانیە شەڕ بکات 40 چرکە ئێمە دەسی ماچەکەی مەبەستمەوەیە یعنی ئەبێ لە هەلومەرجەکان تێبگەی ئەبێ بزانی کە کورد لەگەڵ کێ شەڕەکە لەگەڵ کێیە ئیستا یەکێتی مەسەلە نمونە یەکێتی بۆ بێنم یەکێتی پێویستە لەمەودا لە پارتی قوبوڵ نەکا چکە چی ماوە قوبوڵیکەی میلەت داڕزا میلەت برسیەتی میلەت هێلاک بوو میلەت بیر و باوەڕی پێنەما میلەت متمانەی نەما میلەت سیقەی نەما پێویستە یەکێتی لەمەدا قوبوڵی نەکا لە کاتی هەڵبژاردنەکە وتمانی شەڵا قوبوڵی ناکا هەڵبژاردنەکە تۆزێت تون بوو تۆزێ بێمنەت بوون یەکێتی هەندێک بێمنەتی پیشاندا و وتی واکەین وتمان ئەمە زۆر باشە دوایی هەمیسان گۆڕا
گۆڕانەکە پەیوەندی بە حکوومەتی عراقی بوو مەسەلەن ئەوان نوتیان هەموو ئەوانەی ئێوە ئەیڵێن ناکی بەسەلێکێک لەوانە تەوتین بوو ئەو سەرۆگۆزیرانەی کە ئێستا موچێ ڕاگرتووە بەو شاندی یەکێتی و تۆ تێمە تەوتین تا بۆ ناکە ئەو وەختاڵە میلەت ئەوە حکوومەتی عێراقی وایوت ئەوە تا دە بەرنامەی لەسەر باش ئێستا با بەسەرا تێپەڕ نەچێت کاک فەرهاد مەسەلەن زۆر جار ئەوترێ ئەوەی کە هەیە لە بەغدایە لەسەر ڕاگررتنی موچە و لەسەر نهاتنی موچە پەیوەندی بە پرسیینەتەوەیەوە هەیە ئەوان ئەیانەوێ حکوومەتێکی شۆڤێنین عقلەتێکی شۆڤێنین ئەیانوێ کورد بچەوسێن و کورد برسی بکەن چاویان بە سەرکەوتنەکانی ماڵە یان خەتای ئێمەیە ئەی لە ساڵی 1960 کە تێکیاندا عەبدولکەریم قاسم خۆی هادووتی کورد و عەرەب هاوبەشن لەم نیشتیمانە خۆی کورد بوو لە من و تۆش دڵسۆزتر بوو بۆ لەگەڵ عەبدولکەریم قاسما کردیانەوە بەشەڕ خۆ عەبدولکەریم قاسم ئەو کاتە لە هەموو سەرکردەکانی کورد دڵسۆزتر بوو باشە کوردیشە بە دایک و باوکیش ماڵیان لە سوێرەیە بڕۆ بزانە ماڵەکەیان بە کوردی قسە ناکەن ئێمە لە مستەفا خۆی باسێکە ئەڵێ کاریی خراپمان کرد عەبدولکەریم قاسممان هیلا کرد و ئەگەر باسی ئێستا بکەین ئاخرەمە هەمان نمونەیە ئێستا لە عێراقا دەستورێک نووسراوە سەرکردەکانی کورد خۆیان بەشدار بوون لە نووسینەوەی ئەو دەستورە دەیان فرسەتی دەستوری هەبوو بۆچی و دەستور ئەو فرسەتانیان تێکدا نووری مالیکی نەیوت کاکە نەوتەکەتان دەرمەکەن بۆ نەوەکانی داهاتوتان کاتێ دەوڵەتتان دروستکردن جانەوتی خۆتان دەرکەن ئەمە بودجێ ئێمە بەشی خۆتان لە 1970 ئەدەینێ نەوتەکەی خۆتان دەرمەکەن نووری مالیکی پیاوێکی خراپە نەخێر نووری مالیکی لەوان شەریفترە لەوان کورتترە لەبەر ژەوەندی بوو چی بڵێ ئەخروتیان نەوت ئەتوانێت ببێتە بۆی دروستبوونی دەوڵەتی کوردی کاواری کوردی بەڕێز مامجەلال بەداخێکی گرانەوە لێرە نییە کە ئێستش گەورەترین سەرکردەی کورد لە گۆڕەکەش مامجەلالە لە دانیشتێکە ئێمە چەند جارێک دانیشتن و شتیوامان کرد و ئەوانە من پێم و دووتم مامە من پێم وایە نەوتەکەش وەکو گومرکەکە لێکن وتی چۆن وتم گومرکەکەیان برد و چەند ساڵی شەڕی لەسەر کرا تۆ ناچار بووی لەبەر بەرژەوەندی ئەم میلەتە بڵێ کاکەجان ئەوەی بردووتانە تازە بۆ خۆتان لەمە دوا گومرکەکە تەسلیم بە حکوومەتکەنەوە وتی وتم من پێم وایە نەوتەکەش ڕۆژێک ئەیبن ئەیخۆن دوایە ئەبێ بڵێن کاکە ئەوەی بردووتانە عافێتان بێ تووڕە بوو وتی چۆن نەتوانن میلەت هەیە ڕایگشتی هەیە ڕاگەیاندن هەیە حیزبەکانی تر هەیە دۆستەکانمان هەیە دنیا هەیە ئەوروپا و ئەمریکا هەیە ئەمە لە بەرچاوی هەمویانە ناتوانن وا بکەن ئێمە ئەوانە هەموو یەکەین بە گژیان ئاگەروا بکەن ئێوایان کردی ئەویان نەکرد ئێستا وایە باشە کابراایەک تریلیۆنە دۆلار ببا تۆ بەچی چارێکی تریلیۆنە دۆلاری پێبێ تۆ چی لێک ئەسانی خەتاکە هەڵەکە لێرە ئێمەیە پرسەکەنەتەوەی نییە مەسەلەن بڵێ پرسیینەتەوەی داڵەن کاکە وڵا بەغدا برسیمانە پرسیینەتەوەی چی کاکە پرسیینەتەوەی ئێستا ماڵی بەرزانی باسی کوردایەتی ناکەن دژی کوردایەتی هەندێک نووسەر و مووسری ژوازانەوانە جنێو بە کوردایەتیە دەن وڵا لە بەرەوەی ماڵی مەلا مەستەفا باسی کوردایەتەکەن با بە ئەوان کەی کوردایەتیان کردووە خێڵ بریتە نەتەوەیەکە بریتە لەو خێڵە خێڵ نیشتیمانی نییە خێڵ چەندێ و دەربەندێک نیشتیمانەکەیەتی ئەمە عقلیەتی خێڵە عقلیەتی خێڵ و عقلیەتی نەتەوە جیایە خێڵ ناتوانێت دەوڵەت بەڵام لەناو ئێستا شتێک هەیە بە ئەوەش بڵین کاندیدێکی سەرکەوت و کە بێ سەر دەنگ زۆر بێنێ لە شارەکانی ناوەڕاست و باشووری عراق ئەبێ خیتابی دژە کوردی هەبێ ئەزانی بۆ چونکە ئەمانەش لێرەوە وایان کرد بە تایبەتی لە هەولێری خۆشەویست چکە کە ئێماڵین هەولێر باوان واتێ نەگەین هەولێر شارێکی خۆشەویست و گەورە و گرانی کوردستانە کە ئەڵێن خەڵک بەغەڵەتەڵێ هەولێر وای کرد هەولێر وای کرد ئەوان مەبەستیان پارتیە بڵێن ڕژێمی بەرزانی بڵێن پارتی بەرزانی ئەویان ئەبێ لە هەولێر ئەوە جوڵێنن هەستوهۆشی نەتەوایەتی و کورد و عەرەب خەریکەکەنی کێشەی کورد و عەرەب کێشەی کورد و عەرەب دروستەکەن ئاڵای کوردستان هەڵەگرن ناوی کورد و کوردستانە بن دەوڵەت دروستەکەین واکەین ڕیفرەندۆمەکەین ئەمە کێشە دروستەکە بۆ میلەتی کورد یعنی تۆ هیچ بە دووری مەزانە بەیانی لە بەغاش چەندین کێشە دروست بێ بۆ تۆ پێ دوایە کاکە کاک شاکر هەبوو ساڵی 95 پێم وایە وەفاتی کرد لە ئەوروپا شاکر فەیلی مەشهورە وتی 20 ساڵ لەمە پێش باوکم مردووە 20 ساڵ لەمە پێش کە مردووە عمری لە نەوەتەکانە بووە وتی باوکم بۆی باس کردویم توێتی ئێمە مناڵ بووین بەغا سێ گەڕێکی بچکۆلە بۆ عەرەبیتیانە بوو تۆ بەغا ئیستێش 70 لە سەدی ڕەنگە کورد بێ تۆ شەڕی کورد و عەرەبە نەیتەوە لە بەغا ئێمە ئێستش 2 ملیۆن فەیلیمان هەیە کە کوردن کاکە هەمویان دەی بە کوشت واز لە شەڕی کورد و عەرەب بێنە تۆ ئێستا بەبێ قسە کووت لە 140 کووردە باشە کووت لە 140 کووردە هەلە کوردی شەوە
کاکە میرنشینی گاوانی جافەکانی خۆمان میرنشینەکە لە کووت بوو لە سەردەمی عوسمانیا میرنشینی لێبوو میرنشینی گاوانی لە کووت میرنشینی دلێمی یا دەیلەمی لە ئەنبار کە کوردن میرنشینی بەڵێ دلێمی دەیلەمیەکانن میرنشینی حەمدانی لە مووسڵ کورد بوو میرنشینی بادینان کورد بوو میرنشینی بابان کورد بوو میرنشینی میرسمایلی زەنگلە لە کەرکوو کورد بوو حەوت میرنشین لە عێراق هەبوو یەکێکی عەرەب نەبوو چونکە عێراق لەو بینە لە تێستی DNA دەرچووە کچێک هەرخۆشی ئەلەساس عەرەبە ئەوە تا لە هینەکەما هەیە ئەڵێ عەرەب لە عێراقا لە 1990 بۆ 20 اینجا لە ترسا ناڵێ عەرەب ئەڵێ کەنعانیەکان لە 1990 بۆ 20 ئەڵێ کەنعانی چی ئەڵێ یعنی عەرەب ئەڵێ ئەی باقیەکەی ناوێرێ بڵێ کورد ئەڵێ ئەجناس ئوخرا تۆ عشیرەتی بۆڵیت بیستوانە بەڵێ هۆزێکن یان لە ناو عشیرەتی گەورەی ئاکۆیە خێڵن خێڵێکن بڵێ لە دیالە ئێستا بە ژمارەیەک هاتوون ئەڵێ ئێمە عشیرەتی بۆڵین کاکە بە پەنجەکانی خۆ بیژمێرە دلێمیەکان کوردن بەنی ئەسەد کوردن جبووری کوردن لامی ئیلامیە ئەومان هەر لەبیر ڕستەنەکانی مالیکی عشیرەتێکی گەورەیە کووردە نزیکەی 25 عشیرەتی کورد بوونەتە عەرەب هەتا بەغاو بەسرا بێژگە لە عشیرەتە گەورەکان هی بچووک بچووک ئەلا کولین نیشتیمان سازی وا ناکرێ کە کورد نازانێت نیشتیمانەکەی کوێیە نەتەوە سازی وا ناکرێت زمانیش لەژێر ئەو هەڕەشانەیە کاکفرات کە ئەم حیزب و حکومەتانە نازانن کورد کوێیە کوردستان کوێیە وایان تێگەیانون کوردستان یعنی سلێمانی و هەولێر و کەرکووک لە کوردستانی ڕۆژهەڵاتیش یعنی مەهابات و سنە لە کاتێکە وەڵا لە باکۆ و ماکۆوە بۆ تاران بۆ بلوچستان بۆ کەندا و بۆ نزیکی شیراز کوردستانە ئەوە لە دەیان کتێبا هەیە سەرچاوەکەت بۆ دێنم شەرەفنامەیەکی لەو کتێبانەیە باشە حیزبەکانی کورد کە نازانن کامە خاکی کوردستانە و کامە عشیرەت و خێڵی کووردە بۆچی باسی نیشتیمان سازی و نەتەوە سازیەکەن بۆچی باسی دەوڵەتی کوردستانەکەن بنەماڵی بەرزانی خوێنەواریان هەیە بزانن کتێبێکیان خوێندوتەوە لە ژیانانە بزانن کامە کوردستانە ئەوە خوات هەر لێم گەڕێ ئەزان حەسەن زیرەکیەیە حەسەن زیرەکە بێ هەموو کورد بیناسێ سەرکردەکانی کوردەزان حەسەن زیرەکی و گوێیان لی بووە ئەزان عەلی مەردان کێیە ئەمانە ڕەسەنێتی کوردی هەنا ئیترباسی نەتەوە ینی بەڕاستی ئەمانە پایینێتەوەتی و بێگومان باشە با ئەوەندە کاتی مامانە باسی ڕۆژاوە باکووری کوردستان بکەین دۆخی کورد لەوێ چۆنە هەڵسەنگانی تو بۆ دۆخی کورد دۆخی کورد لەوێش و لە هەموو شوێنەکانی کوردستان جگە لە باشوور کە زۆر خراپە لە بەشەکانی تر کاکە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەر بە نەورۆز دەوڵەتیان تۆقان هەر بە نەورۆز هەر بە گۆرانی هەر بە هەڵپەرچێ لەوێ هەست و هۆشی نەتەوایەتی زۆر باشە ئەگەر تێک و پێک نشکێتەوە زۆر باشە لە باشوور زۆر خراپە بەڵام لە بەشەکانی تر باشە وەکو هەلوو دەرفەتیش پێم وایە هەلوو دەرفەتی داهاتووی دەولی بۆ کورد زۆر باشە بێ زۆر ئەگەر تێکی ئەگەر لە باشوورە و کورد نەتەوەی کورد نەتەوەی کورد بێعیبە ئەو حیزب و ڕێکخراوانەی کە بە ناوی کوردەوە قساکەن لە باشوور ئەگەر ئەوانە لە پارچەکانی تری تێک نەدەن لەم پارچەیەشی تێک نەدەن وەزعی کورد بەرەو باشیەچێ ئێستا مەسەرەن ڕۆژ ئاوا ئەوەی کە ئیبینی لەنا ئەو هەموو جەنجاڵی و ئاڵۆزیانی سووریایە ینی پێ دوای هەنگاوەکانیە بەرەو سەرکەوتن هەنگاوەکانیە بەرەو باشیە ئەگەر وەکو یەکێتی نەکەن چکە یەکێتی خەباتە جوانەکەی خۆی دایە دەست پارتی ئەگەر ئەوانیش بیدەنە دەستانە کەسە و پارتی ئەوە وێرانە بن ئەگەر هەر وەکو ئاوا سەرسەخت بن و تەنازول نەکەن لە مەبادیئەکانیان سەرکەوتووە بن باکوور و پرۆسی ئاشتی هەڵسەنگان باکوور تەنها ئەوەی کەوتیان کورد هەیە لە تورکیا کورد برامانە کورد هەیە ئەوە خۆی سەرکەوتنە چونکە من لە چاوپێکەوتنی کیشا گێڕامەوە لە سەردەمی بەڕێزمام جەلالەکە لەگەڵ ئۆزالا ڕێکەوتبوون ئۆزال خۆی کورد بوو من ئۆزال و حەسەن زیرەک بە دوو شەهیدی گومناوی کوردەزانم چکە هەردووکیان کوژران لەسەر کوردیش کوژران ئۆزال بە تەما بوو لەگەڵ بەڕێزمام جەلالە بە مام جەلالی وتبووی ئەمەوێ پێشەوەی بمرم شتێ بۆ میلەتەکەم بکەم ئۆزال ئەو کاتە سەرۆ کۆمار لەگەڵ چارەسەری کورد بوو بەڵام دەوڵەتی قوڵ دەوڵەتی شاراوە لەگەڵ نەبوو بۆیە دەوڵەتی شاراوە ئۆزالیان شەهید کرد لەسەرەوەی کەویستی شت بکا بۆ کورد ئەم جارە سەرۆ کۆمار ڕەنگە لەگەڵ ئاشتی نەبێ بەڵام دەوڵەتی قوڵ کە باخچەلیە لەگەڵ ئاشتیە بەڵام خۆ ئەمە ئاشتان نییە ئەوان 100 ساڵاڵێن کورد نییە ئیستا بە ئاسانی ناتوان بڵێن کورد هەیە مەبەستم قوبوڵ بکرێ لەبەرەوە کاتێ دەوڵەتی تورکیا لە ناو پەرلەمانەکەی و سەر کۆمارەکەی و باخچەلی و ئەمانە وتیان کورد هەیە ئەمە زۆر گرنگە من لە چاوپێکەوتنێکی تری شاوتم دووبارەیەکەمەوە
سەردەمی پێشەوای نەمەری گەورەی کورد قازی محەممەد کاتێک کە چوو بۆ ئازەربیجان داوت کرابوو باکرۆف نوێنەری دەوڵەتی ڕوس بوو چیرۆکیی بۆ جێڕایە چیرۆکەکەم زۆر باش لەبیر نییە پێم وایە بە باکرۆفی وتی جەنابی باگرۆف وتی وتی کات جارێک کابرایکی ئاغا پیاوێکی بانکری وتی وەرە با پێکەوە بین و سەرکار بە لە لای من خزمەت دەکەم و تۆش خزمەتی من بکە وتی چۆن قوربان وتی وەرە لای من بە وتی قوربان کە من هاتمە لای تۆ دیارە خۆ ئاسپێکیشم بۆ کڕی وتی وایە وتی خۆ بۆ ڕاویشت و لەوتانجیەکەمە دەیتێ وتی وایە وتی تەبعاً دوایش تفەنگێکمە دەیتێ وتی وایە تۆ کاتێک کەوتی کورد هەیە ئەمە زۆرە بەزانی بۆ کەوتی کورد هەیە عنی اعترافی کردو کە کورد هەیە وایە ماوەتەوە سەر اعترافەکە بە نووسین و بە دەستور کەوتی کورد هەیە پێویستە کورد بە زمانی خۆشی قسە بکە کە کورد بە زمانی خۆی قسە بکە و بخوێنێ کەواتە بۆی هەیە حیزب ڕێکخراویش دروستکە کەواتە بۆیە بچێتە هەر بژاردن و پەرلەمانیش کەواتە لەوانەیە دەنگ بێنێ سەرکۆمار دابنێ چی دابنێ و مەسەلەکانە گۆڕێ بۆیە لە وڵاتێکی وەکو تورکیا کە دووهەمی ناتۆیە لە وڵاتێکی وەکو تورکیا کە جیۆپۆلیتیکێکی مهمەیە ئاخر تورکیا جیۆپۆلیتیکەکەی مهمە ڕاستە ئەردۆغان سیاسیەکی زۆر پراگماتە زۆر یعنی بە دەقە خۆیە گۆڕێ سیاسێکی زۆر پراگماتە بەڵام ئەوە ئەردۆغان نییە کە میشانەکە ئەوە جیۆپۆلیتیکی تورکایە کە یارمەتی دەرەدا من جاری تریش وتومە ئەردۆغان ئەگەر سەرۆکی کۆیت بێ کەس ناویشی نازانێ چونکە کۆیت جیۆپۆلیتیکێکی مهمی نییە سەرۆکی جیبۆتی و جزرالقەمەر باە کەس نێزانی ناوی چییە بەڵام تۆ هەم ئەردۆغان خۆی زیرەکە با ئەتراف بکەین دوژمنەکەمان زیرەکە هەم ئەردۆغان خۆی زیرەکە هەم تورکیا و مووقعەکەی تورکیا لەلایەک بەرامبەر بە ئێرانە لەلایەک رووسایە لەلایەک عالەمی ئیسلامیە و خۆی کردو بە نوێنەری سونا لەلایەکەوە جێی شەنێری یارمەتی ئیسرائیلەدا دژی غەزا لەلایەکەوە نوێنەری ئیسلامە لەلایەکەوە نوێنەری ئەوە خەریکە بێتە نوێنەری کوردیش لەلایەکە نوێنەری تورکە لەلایەک و نوێنەری تورک زمانەکانی دنیاە کە بیستی دەوڵەتی منگۆلیە لەلایەکەوە لە ئەوروپایە و مەدەنیە و موسەقەفە و دەوڵەتی دەستور و قانونی هەیە مەبەستم جیۆپۆلیتیکە زۆر مهمە تورکیا بۆ ئێمە زۆر مهمە تورکیا بکرێتەوە بەڕووی کووردا سەرکەوتنێکی گەورەیە بۆ کورد وەکاتێکیش ئۆجلان و بەڕێز ئۆجلان و هاوڕێکانی خەباتی چەکداران دەست پێ کردووە کە جیهانێکی تر بۆ دنیایکی داخراو بۆ ئەیان کورد نییە ئیستاڵەن کورد هەیە باشە ئێستا ئەوە یەکێک لە ئاعترافە گەورەکانە کە بۆ کورد باش زۆر باشە ئەوە زۆر باشە بەڵام کرانەوەش لە تورکیا ئاسان نییە پێچێتەوە لەبەرەوەی ئەوان 100 ساڵە وتوانە کورد نییە ئەمە پێ جیمانەکانت بینی کەچەکەکانیان سوودان بڵێ بۆ من ئەحساسێکی ناخۆش بوو بەڵام زانیم ئەمە شتێکە لە پێناوی مەسلەیەکی ترا دوای سووتاندن جیاوازە لە تەسلیم کردن هەرچەند من یەک دوو برادریانم و دووتم پێویستە چەکەکە ماچکەن اینجا بیسووتێنن ئەوە پێم وایە پیان نەگەشت و یا بیریان چوو بڵێ کاکفەرا زۆر سوپاس دەکەم سوپاس درێژ بێ هیوادارم ئەو هەلومەرجە باشتر بێت ئەمە پێناوە ئۆپۆزیسیۆنی ساختە هەر نەبێ باشترە لە هیچ شوێنێ هەر ئۆپۆزیسیۆنی ساختە بوو نەبێ باشترە وەزعکە تێکترەدا لە خراپترێکە زۆر سوپاس بۆ بەڕێز فەرهاد سەنگاوی نووسەر و ڕۆژنامەنووس و پێشمەرگەی دێری ڕاگەیاندن کاری دێ خۆ ئەو لە قەبانە ماڵ هەر فەرهاد بەسە سوپاس دەکەم کاک فەرهاد مینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردنە مولایەکتانەمانەتی خوای گەورە بنخواتان لەگەڵ